قسەکردنی زیاتر لەسەر سەردانی شاندا و بەشەکەی کۆمەڵ و گۆڕان و هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری لە هەولێرەوە میوانداری بەڕێز محەممەد کیانی چاودێری سیاسی و ئەندامی پێشووی پەرلەمانی عێراقمان کردووە. کاک محەممەد بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوونت. بەڕای ئێوە وەک چاودێری سیاسی گرنگی سەردانی شاندی کۆمەڵ و گۆڕان و هاوپەیمانی بەتایبەت لەم کاتەدا چییە؟ زۆر سوپاس بۆ ئێوە بۆ بینەرانیش. ڕاستی ئەو سەردانە درەنگ وەخت کەوت، بەڵام ئێستاش کە ئەکرێ باشترە لەوەی کە نەکرێت. ڕاستی من نامەوێت شتە لێرە بیکەمە بە تورات و شتی ئەوە نییە قارەمانێتەوە. من لە هەفتەی یەکەمەوە کە کەرکووکەوانە گیراوە، ئەو ڕۆژەی کەرکووک گیراوە من چوومە کەرکووک، لە پاژەوە یەکسەر چوومەتە بەغدا. لەوێ لە 24 و 25 مانگوام کرد کە دەوڵەتی عێراقی ئەمنی بەغدا بنێرێت بۆ دووزخۆرماتوو بۆ ئەوەی پارێزگاری لەسەر هاوڵاتیانی کورد بکات لە دەستی حەشدی تورکمانی، کە حەشدی تورکمانی هۆی سەرەکی ئەو نەهامەتیانە بوو کە بەسەر گەلی کورد داهات لە دووزخۆرماتوو. لەوە پاشیش من چوومەتەوە لایەن و مەسئولینم بینی و ئەو کارم بۆ کردووە کە بەڕاستی ئەو وەزعایی ئەو مەساتە بەسەر خەڵک هات، ئەو پاکتاوی ڕێگەزیە نەمینێ. بەڵام ئێستا کە ئێمە حکوومەتی هەرێممان هەیە، حیزبەکانمان هەیە، ئەندامی پەرلەمانمان هەیە لە بەغدا، ئەوان دەبایە ئەو کارانە بکەن بێەوەی حیزبەکانیش لەبەرەوەی نوێنەرانی خەڵکن. ئێستاش کە حیزبەکان چونە ڕاستی ئەوە شتێکی باشە. باشەکەشی لەوەیە کە دەبێت دایالۆگ هەبێ لە بینی بەغدا و لە بینی کوردستانە. من بە قەناعەتی من خەریتەی سیاسی عێراقە گۆڕێ، لەگە گۆڕانی خەریتەی سیاسی عێراقیشە دەبێ هەڵوێستی هێزە سیاسیەکانی کوردستانی بگۆڕێ. ئەوەی کە پێیان دەوت شەراکەی وەتەنی پێشانەکە یعنی هاوبەشی نیشتیمانی لە بەغدا کە هەموو هێزە سیاسیەکان دەبێت لە حکومەت بەشدار بن و ببنە شەریکە دز، ئەوە شەریکە دزی بوو. ڕاستی دەبێت ئەو سیغەیەی حکم لە بەغدا ئینتیهای پێ ببێتە حکمی زۆرینە، حکم بکە کە منە ببێتە ئۆپۆزیسیۆن تاکو بتواندرێت حکومەت بەرنامەی هەبێ، لەسا ئەو بەرنامەیە ئۆپۆزیسیۆن محاسبەی بکە، لە ئەو دەم ئەتوانی گەندەلی چارەسەر بکرێ، ئەتواندرێت دەستور ئەو حکومەتەی کە حکومەکان لە بەغدا ملزەمی کەی کە بە دەستور دەبێت برگەکانی دەستور پێشێل نەکات. ئەوانە مەسلەی ئەساسینە. بۆیە من خۆشحالی بەەوە دەرەبڕم کە دەبێت هێزە سیاسیەکانی کوردستان لەوە پاش ئەو کەلیمەیە لە قاموسی خۆیان ڕەشکەنەوە شەراکەی وەتەنی، باسی ئەوە بکەن کە ئێمە حکومەتی ئەغلەبیە و ئەکسەریەت دروست دەکەین، لەو ئەغلەبیە کورد بەشی هەیە. ئەگەر هەتا حیزبی کوردیش نەچن ناو حکومەتەوە بە دەستور، کورد دەبێت پشتی هەبێت لە دەسەڵاتی جێبەجێکاری بەغدا، لە دەسەڵاتی تەشریعی، لە دەسەڵاتی قەزائیشە، بێ لە پۆستە ئیداریەکانە. ئەو پۆستە ئیداریانە پێویست ناکە حیزبی بن، پێویست ناکە سەر بە حیزب بێت، دەبێت ئەوانە کەفاعەت بێ. ئێمە دەبێت لەوە لە پاش فەشەلهینانی تەجروبەی ڕیفەرەندەم دەبێت چاومان لەوە بێ کورد ببێتە بەشدارێکی فعال، کاریگەر لە بەغدا، دەورێکی فعال ببینێ لە بنیادنانی دەوڵەتێک کە بەڕاستی بە خێری کوردستان بگەڕێتەوە. جیاوازی ئەم سەردانە لەگەڵ سەردانی شاندەکانی پێشووی حکوومەت کە یەکێتی و پارتی ئەنجامیان دەدا و شاندا حیزبیەکانی تریش کە لە ڕابردوودا ئەنجامیان دەدا، بەڕای بەڕێستان چییە؟ خۆی تعبیرێکی جوان بووە، وتیان شاندی حیزبیە بەرام بۆ مەرامی خەڵک چووەتە بەغا. ئەوە تعبیرێکی جوان بوو ڕاستی، بەڵام ئەوکەی کە شاندی حکومی بوو بۆ مەرامی حیزبیە چوونە بەغدا. ئەوە جیاوازیەکەیە. ئەو جیاوازیەکی گرنگە. ئێمە دەبێ حزب تەمسیلی داواکاریەکانی خەڵک بکات، خزمەت گوزاریەکانی خەڵک، ئەوانەی لە بەرچاو بێ، ژیان و بژێوی خەڵکی لە بەرچاو بێ. ئێمە لە ناوچێکە ئەژین پڕی خێراتە لە کاتێکە کە خەڵکی ئێمە برسیە، خەڵکی ئێمە ناتوانێت موچەی ناتوانرێت موچەی بدرێتێ، ناتوانێت داوای مافی خۆشی بکات لەوە دیکتاتۆریەت. بۆیە ئێمە دەبێت زیاتر لە بەغدا بین، داوای ئەوە بکەین کە دەبێت دیموکراتیەت لە کوردستانی شا بچەسپێت. ئەو دیموکراتیەتە حکومەتی بەغدا
چۆن مەسوولە لە هاوڵاتیەک لە مافی هاوڵاتی مافی مرۆڤ لە بەغدا دەبێت چاودێری مافی مرۆڤ بکات لە کوردستانە نەک پێشێلی مافی مرۆڤ بکرێت و خەڵکی خۆ نیشان دەربکوژرێت ئەوە بەڕاستی دەبێت ئەمە محاولەیەک پێی ئینتیهابەوە بینین ئەو شاندەی کە چۆتە ئەوەی بینیم لە دانوستانەکانیان ئەوەی تێگەیشتم کەوان باسی پێویستیەکانی خەڵکی کوردستانیان کردووە دکتۆر محەممەد من دەبێت لەسەرەوە شتێک باسی قەیرانەکانیان کردووە پەکتاوی نەتەوەیان کردووە بەڵێ کاک دکتۆر محەممەد جارانی ڕابردوو کە وەفدە حکوومیەکان و وەفدە حیزبیەکان سەردانی بەغدایان دەکرد هیچ تاچێکی کوردووە هیچ پارتە سیاسەکانی دەرەوەی ئەوان نەئەندەزانی ئەجەندای سەردانەکانیان چێ بەڵام ئەم جاریان بە جیاوازی دەزانرێ وەفدەکە وەفتی ئەو سێلایانە بۆچی چوون بۆ بەغدا زۆر بە ڕاشکاوی و بە شەفافی ڕایانگەیاندوە ئێمە دەچین لەوێ لەسەر ئاساییکردنەوەی دۆخی کەرکووک و خورمات و لەسەر دۆخی موچەی فەرمانبەران بۆ داواکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان و لە هەمان کاتدا داوای گەڕانەوەی ئاوارەکان بۆ شوێنەکانی خۆیان و قەرەبووکردنەوەیان دەبینێتەوە پێدوانی ئەمە گۆڕانکارێکی نەوعیەوە گەورەیە لە سەردانە و پەیوەندیەکانی کورد لەگەڵ بەغدادا بەڵێ ڕاستی ئێمە دەبێت پەیوەندی کۆمەڵایەتیمان هەبێ ئێمە بۆندی کۆمەڵایەتیمان هەبێ وەکو تەرەفی سیاسی لەگەر خەڵکە ئەگەر نوێنەراتی خەڵک نەکەی ڕاستی سیاست معنای نامینێ ئەوەی ئێمە ئەیکرێت لە کوردستانە کراوە چەند ساڵە بەڕاستی بە نەزەری من ئەوە سیاست نەبووە ئەوەی هەندێک ڕەنگە کەس هەندێک کەسان پێێرێن دەسەڵاتی خێڵەکی دەسەڵاتی خێڵەکیش نەبووە لەبەرەوەی سەرۆک خێڵ خۆی بە مەسوول لەزانێت لە ژیانی ئەندامانی خێڵەکەی بەڵام ڕەنگە بیخێ قالبێکی زۆر بیدائیەوە کە مەسلەی ئەوە بووە مەجموعەیەک هەیە دەسەڵاتێک بە حیزب بێ بە ناوەی نەتەوایەتی بێ بە بەکارهینانی مەسەلەن نەتەوایەتیەکان بێ خەڵکێکی لە دوی خۆی کۆکردەوەتەوە ساڵەهای ساڵە بە کوشتێدا ماڵی کورد وێرانەکە ئێستاش کاتە سەر حکومەت دەیەوێ هەموو کوردستان بخوا هەموو کوردستان قۆرق بکە نەک هەر ئەوە دەیەوێت عێراقیش بکاتە ئەو عێراقیش هەر کردا گۆڕەپانی ئەوەی کە تموحاکە چاوچنۆچەکانی خۆیان تێر بکەن مەسەرەن نەفت لە کەرکووک دەرهاتووە ملیۆنێک نەفت لە پێش گرتنەوەی کەرکووکە ملیۆنێک بەرمیل نەفت لە کوردستان دەرهاتیە بە هی کەرکووکەوە بۆ موچە نەدراوە معنە ئەلێرە خەلەلەکە لەوەیە کە ئەوانە مەفهومی سیاسیان نیە من لەگەرەوە ڕێک نیمە کە بڕێن ئەوانە نەخوێندەوارن ناخوێندەوارن بەڵام چاوچنۆکن لە بەرەوەی لە مەفهومی ئیجتیماعی ناگەن لە بیناکردی ناگەن لە بیناکردی دەوڵەت ناگەن سێ پرسیاری گرنگ هەیە دەبێت لەوانە بکرێ یەک دەوڵەت لەکوێوە دێ حکمی قانون چییە ئەوەی دیکەش مؤسسات دەبێت مەسئول بێ ئەو سێ شتە هیچی وجودی نییە لە کوردستانە ئەوی هەش بوو تێک درا ئێمە ئەبینین لە نەواتی ئیدارە هەبووە لە کوردستانە نەواتی ئیدارەکەیان تێکدا قانون هەبووە لە زمانی سەدامەرچی سیاسی نەبایە بەرامەوەکەی دیکە هەموو قانونەکان لەسەری تەطبیق هەبوو زۆر باشە کاک دکتۆر محەممەد قانونی ئیداریە هەموو چەسپا دەگوترێت سەردانەکە ملزم بوو بە دابینکردنی خزمەتگوزاری بەڵام ئێستا ئەوە نەمایە لە کوردستانە دەگوترێت سەردانەکە لەسەر داوای تایبەتی عەبادی سەرۆکوەزیرانی عێراق بۆ لە کاتێکدا تا ئێستا نزیکەی 30 جار بە دروستی 27 جار سەرۆکی حکوومەتی هەرێم داوای دانوستان و بینینی عەبادی کردو بەڵام سەرجەم داواکانی ڕەت کردوتەوە پێتان وایە ئەمە چی دەگەێنێ؟ ئەوە دەگەێنێت کە عەبادی من ڕاستی با پێ درێم ئەوە سڕ نییە من کەشفیەکەم سڕێکم یعنی سڕ نییەوە کەشفی بکەم من پەیوەندیەکی باشم هەیە لەگەر سەرۆکوەزیران و لەگەر ئەو کەسانەی کە کەسانی هەرە نزیکی ئەوە ڕاستی ئەوان دژی دەستور نینە دژی مافی گەلی کورد نینە بەڵام دژی ئەوە بوونە کە دەوڵەتێک لە ناو دەوڵەتێکە هەبووە مەتاراتی هەولێر و مەتاراتی سلێمانی بە ناشەرعی بەکار هاتووە
سنوورەکان بە ناشەرعی بەکار هاتووە گومرگ نەگەڕاتەوە کوردستان ئەو کابرێ ناشەرعی معنای خۆی هەیە ها تەنها مەسەلاوە نییە پارە بێ مەسلەی هاتوچۆی کەسانی قاچاق بووە مەسلەی هینان و بردننی پارە بووە ئەو شتانە هەمی هەبووە ئەوانە نانەوێت جارێک کە دەوڵەت لە ناو دەوڵەتە بگەڕێتەوە بەڵام دەوڵەتێکی فدرالیە کوردستان وەک هەرێمێکی فدرالیەوان احترامی ئەگرن و دیارە دانەوێت جددی بن لەگەر تەرەفانێک ئەو لەگەر لایەنانێک کە ئەو لایەنانەی جددینە لە چەسپاندنی فدرالیەت لە کوردستانە بەبێ ئەوەی سیفەتی دەوڵەت لە ناو دەوڵەتە بۆ خۆیان بۆ قۆڕخکاری چەند کەسێک بەکار بێت ئەوەی ئێمە دیتمان دەوڵەت لە ناو دەوڵەتە خۆ لە بەرژەوەندی گەلی کوردان نەبوو گەلی کوردی پێبرسی کرا ئەگە عێراقیشی پێ زەعیف کرابێ ئێمە ئەگەر لە عێراقین دەبێت ڕاستی لەوە پاش بەوە کار بکەین کە ئێمە عێراق بە قوت بکەین ئابووری عێراق بە قوت بکەین ئەو ئابوویەی لە عێراقیشەوە دێ بۆ کوردستان ئێمە بەکاری بێنین بۆ بنیادنانی کوردستان بۆ ئەوەی ئێمە ڕەنگە لەوەیە ئەتوانین بنەمایەکی دەوڵەت دروستکەین دەوڵەتداری دروستکەین بنەمایەک دروست بکەین کە بتوانرێت کوردستان ڕۆژێ لە ڕۆژان ببێتە دەوڵەت لەسەر پێی خۆی بوەستێ ئێمە لە کاتێکە نەیەک دەتوانی موچە بدات دەیوێت دەوڵەت دروستەکەم کە تو ناتوانی جیرفانت خالی بوو موچەت پێ نادرێت چۆن دەتوانی دەوڵەت دروست گاڵتەکردنەوە کورد وتەبێژی کۆشکی سپی دەڵێ ئەمریکا بەسەردانی سێلایەنەکە بۆ بەغدا خۆشحاڵە و پشتیوانی و هەنگاوەش دەکات ئەمە واتای کۆتایی هاتنی ڕۆڵی دەسەڵاتدارانی هەرێم نییە لە ناوەندە یان دوو حیزبی دەسەڵاتداری هەرێم نییە لە ناوەندە نێودەوڵەتیەکاندا با من پێت برم ڕەنگە ئەو شتانە کەس بە مزایدێ بزانم بە مزایدە ناکەم من ئەزام لە 2011ەوە ئەمریکا لەگەر بە تایبەت لەگەر حکوومەتی هەرێمە گوندانی نەبووە ڕاستی لەبەرەوەی لایەکی بە ئێرانە ڕۆیە لایەکی بە تورکیا ڕۆیە ئەوان نەزانن مەسلەی سەحبی سقە لە مالیکی چی بوو ئەوان نەزانن ناردنی نەفت چۆن بوو ئەوان زۆر شتەزانن زۆر شتیان نەزانی من هەموو ئاگادارم من لەوانە ئەوانە مشکلەی ئاساسیان ئەوە بوو کە ئەو دەسەڵاتە بۆ بەرژەوەندی تایبەتی خۆیان کوردستانیان کردبووە پاشکۆی ئەو دەوڵەتانەی دەوروبەر لەبەرەوەی لە ڕێی ئەوانەوە دەبایە تحقیقی بەرژەوەندیەکانی خۆیان بکەن ئەمریکا هیچ ڕۆژێک لە ڕۆژان ڕاستە لە زمانی شەڕی داعشە احتیمامی بە کوردستاندایە دوای هەر یەکێکی لە دەسەڵاتە بێ دەوڵەتان تعاملی لەگەرەکەن ئەودا هەر حیزبێک بێ دەکتاتۆریش بێەوە بێ ئەمەم چەندین دکتاتۆرە بین لە ئەفریقا وەکە و دکتاتۆرانەی خۆمان تعاملیان لەگەرەکەن ناتوانن ئەوان بەرژەوەندی خۆیانە بەڵام لەوە زیاتر من ئەوە ئەرێم کە ئەوان پێیان خۆشە هێزێکی دیموکرات هەبێ لە کوردستانە ئەو هێزە کوردستان بکاتە پێگەیەکی باقووەت لە عێراقا دانەوێ بەڕاستی ئەمریکا دەوێ هەرێمی کوردستان بەهێز بێ بەڵام بەهێز بێ لە بەغدا بێ لەبەرەوەی با من ئەوە کەشت بێ برم چیە مەسەلە کوردستان ئەگەر لە بەغدا بێت کورد لە بەغدا بێت ئەتوانێت تەوازونی سونە و شیعە ڕابگرێت ئەوە لەلایەکەوە ئەتوانێت ببێتە عاملی چەسپاندنی دیموکراتیەت و ئەش بێتە عاملی ئیستقرار بەو شێوەیە بەڵام ئەگەر کوردستان لە عێراق ببێتەوە تەرەفی سونە زەعیفە بێ کە زەعیف بوو ئەو بەناسە نامینێت ناتوان محارەبەی نفوزی ئێرانی بکەن لە عێراقا زۆر باشە کاک دکتۆر دو پرسیارت دەبێت لە بەڕێستی بکەم دەورەکەی خۆش ێزانێ لە ناخۆی هەرێمدا دەنجێکی ناڕازی هەیە سەبارەت بە سەردانی شاندەسێ قۆڵێکا یەک دقا فەرموو فەرموو دەمیزەوە تەواوکەم بۆیە ئەمریکا پێی خۆشە ڕاستی کورد بەهێز بێ لە عێراقا ئەوەی مەسلەی ناڕازیبوونی ئەو دەست ئەوانەی کە باسەکەنەوە تەنها مەسلەی ڕاستی دەبێ ئێمە بە شێوەیەکی زۆر سادەوەری بگرین
پارتی تەبعاً پێی ناخۆشە یەکێتی پێی ناخۆشە بێ لە بەرەوەی وازان پێگەی ئەوان لە قەبێ ئەمریکا کە تەئیدی ئەو چوونی ئەو شاندە ئەکا ئەوە معنای وایە پشتگیریەکی دەولی هەیە بۆ ئەو شاندە و ئەو ئەپرۆچە نوێیە یعنی ئەو تەقاروبە نوێیە کە لە بینی بەغدا و لە بینی کوردستانە هەیە ئەوانە هەمووی عاملێکن کە دەبێتە هۆی ئەوەی ئەو هێزانەی کە بەرژەوەندیان تێکەچێت ڕاستی پێ زۆر باشە کاک دکتۆر دەمەوێت دوا پرسیار ئارەشەی بەڕێز بکەم یەک شتیت کە دەمەوێت ئەگەر فەرمووە لە ناوخۆی هەرێمدا دەنجێکی ناڕازی هەیە گوایە ئەم شاندە سێقۆڵیە شاندێکی حیزبیە و بۆ بەرژەوەندی تایبەتی خۆیان چوونەتە بەغدا لێکدانەوەی ئێوە بۆ ئەو دەنگانە چییە؟ منە بەڵێ شاندێکی حیزبیە بەرام بۆ بەرژەوەندی خەڵک چووە بۆ باسی موچەی خەڵکی کردووە خەڵک ئەوان بە چی لێکە دەنەوە با لێک دەنەوە ئێمە نابێت لەوانە خەڵک نابێتەوە ئەو هێزە سیاسیانە نابێت لەو شتانە بترسن ئەو لێکداناوانە یان ئەو دەنگۆیانەیە ئەو شێوەیە طبعاً ئەوە سیاسەتە سیاست ئەوەیە کە تۆ بتانی من باسی ئەوە بکرد لە بیدایەتە ئێمە دەبێت لەوە دەربچین بڵێن ئەو یەکێتی نەتەوەیەی کە هەمان بوو هەمومان بچینە بندەست یەک حیزبەوە بمان فرۆشێ لە بەغدا بەو شێوەیە کە پێویستەتی ئێمە مەسەلەی تعریب لە کارکووکە بۆ گەڕایەتەوە لەبەر ئەوەی ناسن یەکێتی و پارتی ناسن ئەندامی ئەنجومەنی پارێزگاکەیان لە کەرکووک کە پارێزگارێکی کووردا بنێن تاکو ئەو پارێزگارەی ئێستاکە کە پشتگیری لە تعریبی کوردستانەکە نەتوانێت ئەو کارانە بکات ئەوە مەسەلەیە ئێمە ئەتوان ئێمە دەبێت چی بکەین نابێ بترسی تۆ کە سیاسەتەکەی نابێ بترسی زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر محەممەد کیانی چاودێری ساسی و ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق لە هەولێرەوە ڕاستەخۆ لەگەڵمان بووی سوپاست دەکەین.